ئەگەرچی بەر لەوەی کە بچمە سەر کارەکان من گلەیەکی زۆرم لە میدیای کوردیە کە تا ئێستا نەیتوانیوە دیوی هونەری مرۆڤەکان و بەتایبەتیش گەنجی کورد پیشان بدات کە بەشێکی زۆر لە ئەو گەنجانەی کە کاری هونەریەکەن و کاری داهێنەرانەکەن تا ئێستا نەتوانرا سوود لە توانەکانیان وەربگیرێ. زیاتریش لە سەدا 50 بەرەو ژووری ئەگەڕمەوە بۆ میدیای کوردی و دەستگاکانی ڕاگەاندن سەرەتا بۆ بەرپرسان و دواتریش بۆ دەستگاکانی ڕاگەاندن کە نەیانتوانیوە ئەو دیوە هونەریەی بەهرەمەندان و گەنجانی بەهرەمەند دەربخەن. ئەم کارانەی من وەکو بژێوی ژیان نییە، بێگومان کەس ناتوانێت لەسەر هونەر بشی لە هەرێمی کوردستاندا، تەنها وەکو خولیا وەکو حەزێکی خۆم بەکارهێنم. ئەگەرچی سەرەتایی کارەکانم بەشێکی زۆر لە کارەکانم ئەفرۆشت یان ئەم فرۆشتن ئەوش بە حکومەوەی کە خەڵک زۆر داوایە کرد ئەگیناوەکو خۆم کاری دەستی بە هیچ شێوەیەک نافرۆشرێ لەبەرەوەی نرخ و بەهایەکی تایبەتی تایە. بە نمونە ئەگەر ئەم ئامێرە کە پێوترێ دەڕاسە یاخود ئەو ئامێری کە دروێنەی گەنم و جۆ و دەغڵودانەکە زیاتر لە 200 پارچە پێکهاتووە کە هەر یەکێک لەم بەشانە بگری پارچەیەەکە، لەبەرەوە ناتوانانی بە پارێکی کەم لە کاتێکتا بە 10,000 و 15,000 بیفرۆشێگە چی بەشێک لە ئیشەکانم هەندێکیان لە وەرەقا یان لە $100 تا $200 پارەی کردووە، بەڵام هێشتا ناگاتە ئەو ئەرک و ماندووبوونەی کە تێدا ئەکێشی. ئەم ئامێرە بەدەر لەوەی کە ئاسنم تێدا بەکارهێناوە و بەشێکی میکانیکیە و بەشێکیشی کارەباییە کە لە پیل و کۆمەرێک ئامێری بەسیط پێگەهێنرێ، ئەمە بۆ سوڕانەوەی تەبەڵەکەی ئەتوانین سوود لە دینەمۆی کارەبایی وەربگیرێکە ئەم دینەمۆیە لە تەبەڵەکە سوڕێنێتەوە و بەهۆی نەبوونی کات و مەجالەوە گەرچی هەوڵم داوەکە لە ژێرەوەش ئەم چەخۆیی کە گەنمەکە ئەدوورێتەوە یان دانەوێڵەکە ئەدوورێتەوە ئەویش کار بکە، بەڵام بەهۆی کەمی مەجالەوە نەمتوانێت زۆر کاری تیا بکەم. ئەم شتانەی کە بەکارهێنم تایە ئاسنەکان و شیش و تەل و هەندێک جار تەختە و زۆربەی ئەو ئامڕازە جۆراجۆرانی کە تیا بەکارهێنم هەر هەمووی ئەیکڕم لە بازاڕ و پاشان لە ماڵەوە لە خانووکەی خۆما بەکارهێنم و ئیشان تیاکەم. زۆربەی شتەکانم تازەن، یعنی لە بازار کەیکڕم بە تازایی ئیکڕم، تەنها تایەکان نەبێت کە بەشێکیان بەکارهاتوون، ئەگینا هەموو شتەکانی بە تازایی و لە بازاڕی کڕم و دواتر خۆم بەکارهێنم. لە ئێستاە پرۆژێکی گەورەمان هەیە کە بەنیازم هەموو ئەو گەنج و بەهرەمەندانەی کە ئەوانەشی کە ئۆتۆمبیلی گەورە دروستەکەن کە من خۆشم ئۆتۆمبیلی گەورەم دروست کردووە و لە ئێستاژە سەرقاڵی دانێکی ترم، ئەمەوێ هەر هەمویان کۆ بکەمەوە لە پێشانگایەکی گەورەیە لە شاری هەولێر سەرتا و دواتریش لە شاری سلێمانی و لە سەرجەم شار و شارچکەکانی دیکە پێشانگای گەورەی لەو جۆرە بکەینەوە بۆ ئەوەی بەهرەمەندان و ئەو کەسانەی کە توانە و تاقییان هەیە تیانە کۆ بکەینەوە و بتوانین بە یەکتریان بناسێنین و یارمەتی دەری یەکتری بن. کاتێکی زۆری ویستووە لە بەرەوەی زۆر وردەکاریە، وەکو سەرتا باسم کە زیاتر لە 200 پارچەیە و هەر ڕۆژێک سەعاتێ بۆ سەعات و نیو، ئەگەر هەمووی بخرێتە سەرێک نزیکەی 2 ڕۆژ بۆ 2 ڕۆژ و تاقێکی پێچێت. زۆربەی خێزانەکەم هەمویان هاوکار من، لە 20 ساڵە من سەرقاڵی دروستکردنی ئەم کارانە. ئەگەرچی سەرەتا کارەکان سەرەتایی بوون، یعنی شتێکی بەسیط و ئاسان دروستەکرد، بەڵام لە دواییە توانیمە بیکەم بەم شتانەی کە ئێستا بینن و مەعجون و بۆیاخی ئۆتۆمبیلی بۆ بەکارهێنم و ئەتوانم وەکو سیارەی گەورەش هەرچێک لەوانەی کە دروستم کردەوە بە گەورەی دروستی بکەم وەکو شەریکێک. حکومەتی هەرێمی کوردستان پێم وانەیە تا ئەم دەقەیەش کە من قسەی بۆ بەڕێستان تیاکەم بینی لەوە کردبێتەوە کە بتوانێت سوود لە توانای گەنجان وەربگرێ و لە ناوخۆی هەرێما بەکاریان بێن. شتێکی زۆر لەو گەنجە بەهرەمەندانە ئاشنایەتیم لەگەڵانە هەیە کە توانە و تاقیێکی تایبەتیان هەیە. ئەگەر حکومەت بتوانێت دەستگیران کە ئەتوانین زۆر ئامێر و زۆر شتی گەورە دروست بکەین و توانین بیسەلمێن کە کوردیش میلەتێکە کە هیچی لە میلەتانی تر کەمتر نییە و هەموو ئەو ئامڕاز و ئەو ئالەت و ئۆتۆمبیل ئەو تەکنۆلۆژیای کە ئەمڕۆ بەکارهێنرێ هەمووی بەدەستی مرۆڤەکان دروست دەکرێت و ئێمە ناتوانین بڵێن کورد، ئەگەر وا بڵێن ڕەنگە غەڵەتەکە بڵێن ئێمە کورد مرۆڤ نییە یاخود کورد داهێنەری نییە. کوردیش گەلێکە کە شان بەشانی میلەتانی تر توانای داهێنان و توانای کاری نوێی هەیە.